حکوومەتی ئێران بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاند فڕۆکە نەفەر هەڵگرە ئۆکرانیەکە بە موشکی وڵاتەکەی خراوەتە خوارەوە و ڕووداوەکەش کاردانەوەی فراوانی نێودەوڵەتی لێ دەکەوێتەوە. سوپای پاسدارانی ئێران بۆ یەکەم جار و دوای 4 ڕۆژ لە ڕووداوەکە دانی بە خستنە خواروی فڕۆکە نەفەر هەڵگرە ئۆکرانیەکەدا نا کە تێیدا 179 کەس گیانیان لەدەستدا. ئەمیر عەلی حاجی زادە فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسدارانی ئێران لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەو فڕۆکەیە بە هەڵە لەلایەن هێز ئاسمانیەکانی سوپای پاسدارانەوە خراوەتە خوارەوە و گشت بەرپرسیارەتەکانی ئەو ڕووداوە لە ئەستۆی سوپای پاسدارانە. هاوکات ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکەکە کاردانەوەی فراوانی ناوخۆیە و نێودەوڵەتی لێکەوتەوە و داوای بە سزاگەیاندنی ئەو کەسانە دەکرێت کە دەستیان هەبووە لە تاوانەکەدا. سەرۆکی ئۆکرانیا داوای لە ئێران کرد سزای تاوانبارانی خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکە بدات و قەرەبووی زیانەکانیش بداتەوە. لەو چوارچێوەیەدا سەرۆکی فەڕەنسا پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی ئۆکرانیا ئەنجامدا و تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە شارەزایانی فەڕەنسی و بەشداری لە لێکۆڵینەوەی سندوقی ڕەشی فڕۆکەکەدا دەکەن. سەرۆکوەزیرانی کەنەداش لەسەر ڕووداوەکە وتی بە هاوکاری حکوومەتی ئێران لێکۆڵینەوەی گشتگیر لە ڕووداوەکە دەکەین. بەرپرسانی باڵای ئێرانیش لەسەر ڕووداوەکە قسەیان کرد و عەلی خامنەی ڕابەری باڵای ئێران داوای لە سەرۆکاتی ئەرکانی سوپای وڵاتەکەی کرد لێکۆڵینەوە لە ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکەکە بکات. سەرۆکۆماری ئێران لەبارەی ڕووداوەکەەوە وتی خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکە کارەساتێکی گەورەیە و هەڵەیەکە لێخۆشببوونی نییە. وەزیری دەرەوەی ئێرانیش لە تویتەر داوای لێبوورنی کرد و نووسیوێتی ئێران بەهۆی سەرکێشەکانی ئەمریکاوە کەوتووەتە ناو دۆخێکی ناجێگیرەوە و ئەمەش بووەتە هۆی ڕوودانی کارەساتی گەورەی مرۆیی. دەستەی ئەرکانی ئێران ڕایگەیان دوای هێرشە موشەکیەکانی ئێران بۆ سەرپێگەکانی ئەمریکا جموجوڵی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا زیادیان کرد. ناوەندی بەرگری ئێران خرا ئینزارێکی توندەوە و لەو کاتەدا فڕۆکە ئۆکرانیەکە لە یەکێک لە ناوەندە هەستیاریە سەربازیەکانی سوپای پاسداران نزیک بووەتەوە. بۆیە بەهەڵە و بێمەبەست کراوەتە ئامانج. لە کاردانەوەی ڕووداوەکەدا کۆمپانیای هێڵی ئاسمانی نێودەوڵەتی ئۆکرانیا ڕایگەاند چیتر بە ئاسمانی ئەو وڵاتەدا نافڕن. هێڵی فڕۆکەوانی ئێرانیش تا کاتێکی نادیار سەرجەم گەشتەکانی بۆ وڵاتی ئەوروپا ڕاگرت. کەوتنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکە بووە جێی گومانی وڵاتانی جیهان و باکردەوەی تیرۆریستی ناویان برد. بەڵام ئێران سوور بوو لەسەر ئەوەی کە ئەو فڕۆکەیە بەهۆی کێشەی تەکنیکیەوە کەوتووەتە خوارەوە و ئامادە نەبوو سندوق ڕەشەکەی نێو فڕۆکەکە ڕادەستی ئەمریکا بکاتەوە. بەڵام دوجار سوپای پاسداران دانی بە تاوانەکەدا ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیش چاوەڕێی سزا و سەرنجامی ڕووداوەکە دەکەن.